ئەمڕۆ 21 ساڵ بەسەر دامەزراندنی زانکۆی کەروک تێپەر دەبێت بۆ بۆنێشەوە چەندین چالاکی جۆراوجۆر لە ناو زانکۆکە بەڕێوەچوو. ڕاگەری کۆلێژی ئادابی شڕای دەگەنێت زانکۆکە لە قۆناغە جیاوازەکاندا ڕۆڵی خۆی هەبوو و ئێستاش هاوشانی زانکۆ جیهانیەکانە لە بوارە زانستیەکاندا. بە بۆنەی 21 ساڵ یادەی دامەزراندنی زانکۆی کەرکووک پیرۆزبایی لە سەرجەم دانیشتوانی شاری کەرکووکەکەین و دانیشتوانی پارێزگاکانی کە لەبەرەوەی ئەمڕۆ زانکۆی کەرکووک بەس خوێنکاری پارێزگای کەرکووک ناگرێت بەخۆیەوە بەڵکو خوێنکاری پارێزگاکانی کە نزیکەی 40,000 خوێنکارمانەیە، زیاد لە 10,000 خوێنکاری پارێزگاکانی ناوڕاست و خوارەوەی عێراقا. ئەمڕۆ زانکۆی کەرکووک 19 کۆلیج بەخۆ ئەگرێت، هەر کۆلیجێک کۆمەڵێ بەشی زانستی تێدایە، خوێندنی دراساتی باڵا و دراساتی ئەوەلی تێدایە، کەواتە بوارە زانستێکە جیاوازەکانی تێدایە خزمەت بەخشە بە کۆمەلگا لە هەموو بوارێکەوە. ئەمڕۆ کە تەماشای پارێزگای کەرکووک کە پێشەنگە و پێشکەوتووە لە بوارە جیاوازەکان، دیارە زانکۆی کەرکووک ڕۆڵێکی گرنگی هەبووە لە پێشوو و لە ئێستاشە. ئەگەر تەماشای قۆناغەکان بکەین لە هەموو جوگمەکانی پارێزگای کەرکووک زانکۆی کەرکووک دەستی ڕەنگین و کاریگەری باشی تێدایە. ئومێدەوارین زانکۆی کەرکووک بەرەو پێشتر بڕات لە ساڵانی داهاتووە. ئێستاگە گەدەم تەماشای سومعەتی ئەکادیمی نێودەوڵەتی بکەین. زانکۆی کەرکووک لەگەڵ زانکۆ نێودەوڵەتەکانە هاوشانە لە بوارە زانستیەکان. بە بۆنەی دامەزراندنەوە پیرۆزبایی دووپاتەکەینەوە بۆ سەرجەم دانیشتوانی کەرکووک، سەرجەم پێکاتەکانی پارێزگای کەرکووک، سەرجەم خوێنکارانی زانکۆی کەرکووک و زانکۆکانی کەش.